لە دەرکەوتنی شەپۆلی دوامی ڤایرۆسی کۆرۆنادا ژمارەی توشبووان لە بەرزبووندا بە تایبەتیش لە ویلایەتەکانی باشووری ئەمریکا. هۆیەکەی چییە؟ ئایا زیادبوونی ڕێژەی تاقیکردنەکانە یانش ڤایرۆسەکە زووتر بەڵاو دەبتەوە؟ دکتۆر عەلی حەما ئەمین پرۆفسۆری یاریدەدەر لە زانکۆی ڤرجینیا تەک وەڵامی پرسیارەکانمان دەداتن. لە ڕاستیە هەردووکیانە، چونکە لەلایەکەوە ژمارەیەکی زیاتر تێست دەکرێت بۆ کۆرۆنا ڤایرۆس و لەلایەکی تریشەوە بیدایەت لە باشووری ئەمریکا ژمارەی نەخۆشیەکان کەمتر بوو و خەڵک زیاتر هەستی کرد کە ڤایرۆسەکە لێرە بەو شێوەیە بڵاو نابێتەوە و هەندێک تێکەڵبوون و چالاکی ئابووری دەستی پێکرد وەکەوەی کە کردنەوەی بزنس و بیچەکان ئەوەش لەوانەیە تەسیری هەبێت. بەڵێ دکتۆر عەلی، لە هەرێمی کوردستانش ئێستا دەبینین کە شەپۆلی دووەم دەستی پێکردووە ژمارەیەکی زۆری خەڵک تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن. یعنی ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوئەدا هەمان شێوەیە کە ئەوەی لە ئەمریکا دروستە بێ؟ هەنێک سیمیلاریتی و هەنێک هاوشێوەیی هەیە بەوەی کە خەڵکی کوردستانی وەک خەڵکو هەموو جەیەکی تر وا بڕوای وابوو کە دنیا گەرمەکات و شەپۆلی یەکەم ڕۆی تر بەو شێوەیە توش نابن. تۆزێک زیاتر خەڵک تێکەڵیان کرد و خەڵک سنوورەکان کرایەوە، خەڵک هاتوو چۆی کرد. بڕوام وایە ئەوە تەسیری هەبێت. لەو لایەنەوە لەوانەیە هاوشێوەیی هەبێ، بەس وەکو چارەسەرکردن و چۆنیەتی ڕێژەی مردنی خەڵک و تێستکردنی خەڵک زۆر جیاوازە ئەوەی کە لێرە هەیە و ئەوەی کە لەوێ هەیە. دکتۆر عەلی، وا هەواڵی ئەوە هەیە کە حکوومەتی ئەمریکی پارەیەکی زۆری داوە بە یەکێک لە کەمپانیەکانی کە تایبەتن بە ڤاکسین، ئەویش نۆڤا ڤاکس پشتێکی وایە. هیوا هەیە یان پێشبینی ئەوەش دەکرا پێشترش هەڵبەتە کە لە ساڵی نوێ لە بیدایەتی 2021 ڤاکسین دروست بێ. هەنگاوەکانی دروستکردنی ڤاکسین گەشتونەتە چێندرێ؟ بە ئەوەی کە من ئاگدارم لە فەیسی دووە، ینی ئێستا زۆر هەنێک لەو ڤاکسینانە لە فەیسی دوایە و ینی وەک ئاگداری فەیسی یەک کە ڤاکسین دروستیەکەن دوایەوەی کە لە لاب و لە سەر حیوان دروستیەکەن، فەیسی یەکەم لەسەر هەندێک خەڵکی گەنجی ڤۆڵنتیر تێستیەکەن بزانن ئەم ڤاکسینە چ مشکیلەی نییە. فەیسی دوو نزیکی چەند سەد خەڵکێک تەجروبەیەکەن بزانن چ تەسیرێکی هەیە لەسەر جیهازی مەناعە و جیهازی ئیمیونیتیس و چ تەسیرێکی باشی هەیە و چ تەسیرێکی خراپی هەیە. ئەنجا بەشی و فەیسی سێمی ژەوەیە کە لەسەر وەکو بڵێ کلینیکەڵ ترایڵەکەن، سەدەها هەزار خەڵک تەجروبەی لەسەرە کرێ بزانین جیاوازی چی، ئەوەی کە وەرەگرێ ئەوەی کە وەری ناگرێ. ئێستا زیاتر لە فەیسی دووە نەتیجەکان زۆر باشن و چاوەڕێی فەیسی سێمە کرێت. ئەگەر فەیسی سێم نەتیجەکان سەرکەوتوو بێنێت ئەوە شتێکی باشە و یەک لەو شەریکانەی کە شتێکی باشە. دکتۆر، باشێکی لەوەدا کە لەگەڵ وەکو پێشبینی دەکرێت لەگەڵ ساڵی نوێە بەردەست دەبێت. بە بڕوای من لە بیدایەتی ساڵی 2021 لەوانەیە ئەو عەلەقەل لەوانەیە ڤاکسینێکمان هەبێ. احتیمالە زیاتر لە یەک ڤاکسینمان هەبێ، بەس عەلەقەل لەوانەیە ڤاکسینێکمان هەبێ، چونکە حکوومەتی ئەمریکا و هەموو حکوومەتەکانی تر و شەریکاتی ئەهلی پارێکی زۆر سەرفەکەن و ئەرکێکی زۆر سەرفەکەن بۆ ئەوەی کە ئەو ڤاکسینە بدۆزنەوە. تا وەختەش دەبێ ئێمە هەر لە ماڵا بمێنین و ماسک دانەی وەنیە کە دەرەچین. بەڵێ کە دەرەچینە بێ ماسک بەکاربهێنین، دەست بشۆری و لێرە 6 فیت لە خەڵک دووربی و چەند پارێزگاری بکەی هەتا ئێستا بەس ئەومان هەیە، چونکە هیچ چارەسەرێکی ئەوهامان نییە کە ڤایرۆسەکە عیلاج بکات و چ ڤاکسینێکمان نییە. باشە دکتۆر عەلی حەما ئەمین پرۆفسۆری یاریدەدەر لە زانکۆی ڤرجینیا تەک
کۆلیجی مدیسن زۆر سوپاس زۆر سپاس کاک دەخیل